لەسەر ڕێخستنەوەی هێزەکانی پێشمەرگە بە دەرفەتی دەزانم بچمە سەرباسی خاننشینی پێشمەرگە و کەمەندامان کە بە خۆتان نەزانن ئەم خاننشینیە لە چوارچێوەی یاسادا ڕێکخراوە و ئەنجام دەدرێت. کەواتە بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم پرسا بەڕێز لیوا سەرحەد جەلال لاورانی بەڕێوەبەری گشتی خاننشینی پێشمەرگە و کەمەندامان بەڕێزیان لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەن و گفتوگۆی ئەو باسی لەگەڵ دەکەین. بەڕێز لیوا سەرحەد بەخێرهاتی، سپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان. لەوە دەست پێکەین بزانین ڕێکارەکانی خاننشینی پێشمەرگە و کەمەندامان چۆنە، چۆن جێبەجێ دەکرێت، هەنگاوەکانتان چییە؟ زۆر سپاس بۆ دەرفەتە. طبعاً وەزارەتی پێشمەرگە خاننشینی پێشمەرگە و کەمەندامان بەپێی پەیڕەوی ژمارە حەوتی ساڵی 2011 ئەنجومەنی وەزیران هەڵەسێ بە ڕێخستنەوەی هەموو ئیشەکانی خاننشینی پێشمەرگە و کەمەندامان بەپێی یاسای کارپێکراو. یاسای کارپێکراو لەسەر وەزارەتی پێشمەرگە یاسای 33 مانە یاسای ڕێزلێنانی پێشمەرگەی بۆ ئەو پێشمەرگانەی کە پێش 5 پێشمەرگە بوونە. یاسای 34 کەمەندامان مانەیە بۆ ساڵی 2007 بۆ ئەوانەی کە کەمەندامن. تاوان تعریفی کەمەندام ئەوەیە کە لە ئەنجامی شەڕ بێت یا بەهۆیەوە بێت تووشی کەمەندامی بوو بێت بە پێی بڕیاری لوژنەی پزیشکی باڵا لە 150 نابێت ئەوە بێتە کەمەندام. یاسای 38 یاسای ڕاژە و خاننشینی پێشمەرگەمانەیە بەپێی ئەو یاسایش ئێمە 4 خاننشینمانەیە. خاننشینی پێشمەرگە وەکو خاننشینی سەربازی با بڵێن، خاننشین بە ئەسباب سەحی ئەوش سەربازیە بەڵام بەهۆی ڕووداوێکی تەندروستیەوە تووشی حادسەیەکە بێت بە ئەسباب سەحی خاننشینە بێت شەهیدمانەیە لەگەڵ کۆچ کردو. ئێمە ئەو سێ یاسایە ئیشی لەسەرەکەین بەپێی هەر ئەو پەیڕەوەی وەکو چۆن باسم کرد بەڕێوەبەرایەتی گشتی خاننشینی پێشمەرگە و کەمەندامان سەرجەم ئیشەکانی خاننشین و کەمەندامان ڕات ئەپەڕێنێ بەپێی ئەو سێ یاسایە. باش، بەڵام جۆرێکی دیکەمان هەیە دیلەکان یاخود دەگرنای برێن ونبووەکان ئەوانش هەر چۆن خاننشینی دەبن وەری دەگرن یاخود ناچۆن مامەڵە لەگەڵ ئەوانە دەکرێت؟ ئەوانە ئێستا حالەن موچەی خۆیان وەرەگرن وەکو پێشمەرگە لەسەر وەحدەکانی خۆیان، بەڵام ئێستا ئەوانەمان هەموو گواستەوە بۆ بەڕێوەبەرایەتی خاننشینی پێشمەرگە و کەمەندامان. زۆربەیشی معاملاتی شەهیدمان بۆ کردوون، ئەوانەی کە دیل بوونە لە ئەنجامی ئەو شەڕانەی دژ بە داعش یاوەکو شتیتر، ئەوانەی کە شمولی شەهیدی بکەن، یعنی ئێمە وەکو شەهید معاملەمان بۆ کردوون. ئەوەشی کەماوە ئیشی لەسەر. دەتوانی بە ژمارە پێمان بڵێ ئەو کەیسانە چەندانن؟ والله ئێمە نزیکەی تا ئێستا ونبوو دیلەکان مەبەست بالضبط من عادەتەکەی نازانم ئەی بە ئام ساڵانە چەند پێشمەرگە خاننشین نەکرێت ئەگەر بە نزیکیش پێمان بڵێیت. ڕاستەکە ئێمە پێشمەرگە تەبان خاننشین پرۆسەیەکی بەردەوامە. ئەو یاسایانشی کە باسم کرد یاسای 2007 یعنی لەو کاتەوە ئیشی لەسەر کراوە، بەڵام بۆ نمونە ئەگەر وەزارەتی پێشمەرگە لە 2010 حسێب بکەین ئەو کاتە هەڵساوە بە خاننشینکردنی ئەوانەی کە لەسەر زمنی وەزارەتی پێشمەرگە بوونە وەکو لیواکان لەگەڵ دیوانی وەزارەتی پێشمەرگە. ئێمە ئێستا حالیان نزیکەی 5000 یعنی تقریبان خاننشینمان ڕەوانەی وەزارەتی دارایی کردووە لەسەر ئاساسی ئەو یاسای ژمارە 2 ساڵی 2020 یاسای چاکسازی. تاوان بەپێی ئەو یاسایە هیچ کەسێک ناتوانێت لە جگە لە وەزارەتی دارایی موچەی خاننشینی وەربگرێت. ئێمەش یەکسەر هەڵساین وەکو وەزارەتی پێشمەرگە 5 لوژنەی لاوەکیمانە بوو. یەکێک لەو لوژنانە بۆ مەسەلەی کەمەندام و خاننشینی بوو کە من بۆ خۆم مەسئولی ئەو لوژنەیە بووم. ئێمە لە چوارچەوەی ئەو یاسایە هەڵساوی نزیکەی 5000 خاننشین حالیان گواستومانەتەوە لەگەڵ نزیکەی 1200 شەهیدی شەڕی تیرۆریستانی داعش. تاوان ئەوش بەسەر وەزارەت شەهیدان. کەمەندام ئێمە مابووینەوە ئەوەی چووکە کەمەندام بەپێی یاسای 34 کەمەندامان کە کۆچی دوای بکە بە شەهید ئەژمارەکرێت. ئێمە کەمەندامان ئیسا حالیان ماوینە چی لێ بکەین، بەڵام لەسەر بڕیاری بەپێی یاسای چاکسازیەکە هەنێ گفتوگۆمان کرد با بڵێن لەسەرەوە. ئێستا ئەخیران بڕیارماندا لە ڕێی بەڕێز ئەنجومەنی وەزیران و تەوانە ئەو شتانەی کە کردومانە هەمووی بە ئەنجومەنی وەزیران و بەتایبەت هەماهەنگیەکان ئاگای لەو شتە بووە و هەموو لەگەڵمانە کۆنتاکتمان هەبووە. ئێستا کەمەندامانیشمان گواستێتەوە چاوەڕێەکەین فەرمانەکەی بێتەوە ئەوانی بچنە سەر وەزارەتدا، ینی خاننشین لای خۆمان بەس دۆسیەکانیان بۆ ڕێگەخەین بۆ موچە وەرگرتنەکە ئەچنە وەزارەتی دارایی ئەوانش دابەشی سەر بانکەکان بۆ پێی موقعی جوغرافی خۆیان. خاننشین بکرێت بە چەند خاننشین دەکرێت و کاریگەری لە موچەکەی ناکات، موچەکەی زیاد دەبێت کەم دەبێت، چۆنە ئەمە؟ ئێمە یاسای 34 کەمەندامانمانەیە بەپێی یاسای 34 کەمەندامان ئەگەر پێشمەرگەیە بە کەمەندام خاننشین ببێت
بەپێی ئەو ڕێژە کەمەندامەی کە ئەیێنێت ئەوە ئەچێتە سەر موچەکە ینی موچەکەی زیاتر دەکات ئەوە مەوزوعی کەمەندام مەوزعی خانەنشینەکانی ئەوەشمانەیە بەپێی یاسای 38 تەبان ئەگەر پێشمەرگەیەک 20 ساڵ خزمەتی هەبێت ئەو پێشمەرگە موچەی کەم ناکات یعنی موچەکەی خۆی وەرەگرێت بەپێی یاساکە زیادیش ناکە زیادکردنەکە چۆنە لە هەنێ حاڵەت زیاد دەکات حاڵەتەکان چی بۆ منە لە هەنێ حاڵەت تۆ عەمیدێکتەیە ئەو عەمیدە مستحەقی ئەوەی ببێ بەلیوە بەڵام تۆ لەبەر ئەوەی میلاکی نە ناتوانانی بیکەی بە میلاک بەلیوە بەڵام بۆ نمونە مدەی ئەزغەری خۆی تەواو کردم حەقی خۆیەتی بەڵام بە خانشین ئەیکەی بەلیوە لەو حاڵەتەی کە کردت بەلیوە ئەو کاتە موچەکەی زیادەکە یەکشی تریشێ ئێمە شادێکی بۆ ئەوبەسین ئەفسەرەکان لە لای ئێمە تاوان بەداخەوە تا ئیسە وەزارەت پێشمەرگە ئەمە بۆ پلەدارەکان ئەم بۆ پلەدارەکان بەنسبەت کارمەندەکانی ئەویش هەر زیادەکا بۆ نمونە یعنی کەم ناکات موچەکەی کەم ناکات لە ئاستی ئەگەر 20 ساڵ خزمەتی هەبێ وەکو موچەی خۆچکە بەپێی یاسای 38 ئەڵە نابێت لە 100% موچەکەی زیادکە ئەمە بۆ ون بۆکان چۆنە بۆ ون بۆکانش کە ئەبن بە شەهید تەبان ئێمە ون بۆکان ئەوانە شەهیدن بەڵام معاملاتەکانیان تەخیر بووە معاملاتەکانیان هەنێکیان احتیمالە عایلەکان خۆیان کرد بێت یان ئێمە چەند جارێک دانیشتی لەگەڵیان خۆیان وتیان ئێمە ئەیسا ئەگەر بڵێن معاملاتەکەی تۆزە تەخیر بوو هەنێشتیش هەیە بۆ هەنێ ڕێکارە گەڕێتەوە بۆ نمونە تۆ بچیت لە محکەمە داوای ئەوەکەن بچۆ وەفاتنامە بێنە ئەی فەقیرە لەکوێ وەفاتنامە ئێوە چۆن هاوکاریانەکەن ئەوە کردومانە بەرزمان کردێتەوە ئیشیشی لەسەر کراوە زۆربەی شانیسا ئیشیان تەواو بووە تەبان ون بووەکان تاوان ئەبن بە شەهید ئەوانەی کە ئەبن بە شەهید دوو پلە لە پلەکەی خۆیان زیاتر وەرەگرن یعنی ئەگەر پێشمەرگە بوو بێت یەکسەر ئەیکەین بە نایب زابط موچەی ئەوە وەرەگرێت موچەکەی پاشە بێت ئەو کاتە ئەگەریش ئەفسەر بێت دوو پلە زیاتری پێ ئەدرێت یعنی موچەی کەم ناکات زیاتر هەیە ون بوو یاخود دیل بێت کوڕەکەی هاوسەرەکەی کەسێک لە ئەندامانی خێزانەکەی و موچە وەربگرێت لە لای ئێوە ینی ئەو کەیسانەیەک لا بۆتەوانێ زۆربەی یەکلا بۆتە زۆربەی بوونەتە شەهید بەڵێ بەڵێ وەکو شەهید موچە وەرەگرن ئەوانەیشی کە تا ئیسە ئیشەکانیان نەکراوە یا ئیهمالی لە کەسوکارەکەی بووە یا ئیهمالی لە وەحدەکەی بووە ئەگنا ئێمە وەکو چۆنەڵێ ئیشەکانیان بە زووی بۆ ڕاپەڕێنین بەڵام خۆ دەزانی کۆمەڵە ڕێکاریەوێت هەموو بەپێ یاساگە با بڵێن ئەگەر شەهید بێت ئەگەر ئەسباب سەحی بێ ئەگەر کەمەندا بێ ئەبێ لوژنەی لێکۆڵینەوە پێک بێت ئەو لوژنە لێکۆڵینەوە بچێتە دایرە قانونی پەسەند بکرێت کە پەسەند کرا ئەو کاتە ئەگەر ئەفسەر بێت فەرمانی هەرێمی ئەوێت ئەگەر کارمەند بێ فەرمانی وەزاری ئەوێت ئەو ڕێکارانش کاتی ئەوێت باسی کەمەندامیەوەتە خاوەن پێداویستی تایبەتت کرد ینی ئەگەر پێشمەرگەیەک تەنها ئەبێ لە کاتی شەڕ و ڕوبەڕووبوونەوەدا کەمەندام بێ ئەو کاتە ئێوە بە کەمەندام هەژماریەکەن و خانشینی پێدەدەن یاخود نەخێر لە هەر بارێکی ترا تووشی هەر ڕووداوێکی نەخوازراو ببێ ئێوە بە کەمەندام حسابیەکە ناخری یاساکە یەکلایی کردێتەوە هەر لە مادەیەکی یاساکە بۆ خۆی ئەڵێ لە کاتی ڕوبەڕوونەوە یا لە پێناویدا ئەو کاتە ئەو وەکو چۆن ئەڵێم بۆ کەمەندام بۆ شەهید بۆ ئەسباب سەحی بە خانشین بە ئەسباب سەحی تو ئەنجومەنی لێکۆڵینەوە پێکبێنی ئەنجومەنی لێکۆڵینەوە چێتە دایرە قانونی فەرمانگە یاساییمانەیە لەسەر وەزارەت پێشمەرگە بە ڕێوەبەرایەتێکی گشتیە ئەو پەسەندی ئەو تحقیقاکات کە پەسەندی کرد ئەو کاتە حسابی ئەوەی بۆ ئۆکرێت کە کەمەندامە ئەگەر ئەو پەسەندی نەکرد دیارە کەمەندام نییە دوا پرسیار بە کورتی وەڵامم بەرەو سپاس دەکەم ئەم زانیاریە لەبەر دەستی منایە ئەڵێ هەرێکێک لەوانەی خانەنشین دەکرێن بەپێی موچەکەی پاداشتی ساڵێک و 6 مانگ و هەندێکیشیان ساڵێک وەردەگرن کۆتا موچەکەیان جاران واخود زەربی 18 و 12 دەکرێت بە کورتی ئەمەمان بۆ شی بکەرەوە ئەمە باسم کرد بڵین یاسای کەمەندامان بەپێی یاسای 34 کەمەندامان هەر لە یاساگە بۆ خۆی باس کراوە کە هەر کەسێک کەمەندامە بێت موچەی 18 مانگی بۆ خۆی وەرەگرێت یعنی کاتە ساڵێک 6 مانگ بەڵێ ئەخیر موچەی چەنە جارانی 18 یەکەیت ئەوە بێتە پاداشی کۆتایی خزمەتی پێڵێن ئێستا خۆشببختانە ئێمە داوای ئەو پاداشەمان کرد لە ڕێی وەزارەت پێشمەرگە و ئەنجومەنی وەزیران و بۆ وەزارەت دارایی موافقە کراوە بۆ کەمەندامانی شەڕی داعش ئێستا حایلن لە بەڕێوەبەرایەتی گشتی خانشینی پێشمەرگە و کەمەندامان ئەو پاداشی کۆتایە وەرەگرن بۆ شەهیدانی شەڕی داعشیش با بڵێن ئەویش ئێمە داوامان کرد موافقەت کرا ئێستا ماگانە 600 میلیۆن بەڕێوەبەرایەتی ئێمە تەسلیمی ئێمەکەن ئەمەش بەپێی ئەقدەمیەت بەپێی ئەوەی کە کێ زووتر شەهید بووە دابش بەسەریان هاگەن ئێستا تقریبا لە نیوە تێمان پەڕاندە وردە خەریکە ئەوە بێت بەنسبەت 12 مانگەکەیش هەموو خانەنشینێک یعنی بۆ نمونە ئەگەر بەپێی یاسای 38 ئەگەر 20 ساڵ خزمەتی بەرەوبانیە بێت ئەوە مافی هەیە ئی 12 مانگ وەربگرێت
ئەگەر لە بینی 15 ساڵ بۆ 20 ساڵ بوو ئەوە ئی 6 مانگ وەرەگرێت. دەستخۆش زانیاریەکانت گەیشت. سوپاس بۆ بەڕێز لیوا سەرحەد جەلال لاورانی بەڕێوەبەری گشتی خانەنشینی پێشمەرگە و کەمەندامان. سوپاس بۆی کامادەبووی لەگەڵمان. میش سپاسانەکەم سەرکەوتووە زۆر